زانکۆی سڵاحەدین ڕاپرسێکی بە مەبەستی یەکپۆشی قوتابیان لە تەواوی کۆلێژەکانی سەر بە زانکۆکەی ئەنجام داوە بە مەبەستی زانینی بۆچوونی قوتابیانی لەبارەی یەکپۆشی و دیاریکردنی ڕەنجی پۆشاکەکانیەوە. سەرۆکی زانکۆی سڵاحەدینیش ڕای دەگەیەنێت بڕیاری یەکپۆشی بۆ ئەم ساڵی خوێندن دەچێتە بواری جێبەجێکردنەوە و لە چەند ڕۆژی داهاتوو ئەنجامی ڕاپرسیەکە بڵاو دەکەینەوە. ئەم بیرۆکەیە لە سەرۆکاتی زانکۆ هاتەوە گەڵاڵە کرا لەگە ئەنجومەنی زانکۆ یاریدەدەرانی سەرۆکی زانکۆ چەند مامۆستایەک و قوتابیان چین و قوتابیان بە پێویست زاندرا هۆیەکەی چێ یەکەمین بۆ کەمکردنەوەی نالی نەهێشتن ئێمە دەرێن بۆ کەمکردنەوەی جیاوازی کەمکردنەوەی باری کۆمەڵایەتی و چینایەتیە. بیرۆکەیەکمان لوات مەسەن بەشە زانستیەکان مەسەن ڕساسی و سپی بیتن بەشە وێژەیەکان مەسەلەن ڕەش و سپی بێتن بۆم هاتووە قوتابی دەری ئەمە شەوان بیر دەکەمەوە بەیانی 1 ساعت چی لە بەرکەم زرگەکە بکەم ئێستا جلەکەی دیارە و لە بەری دەکاتون دێتە کۆلێژ. جێبەجێکردنی ئەم بڕیارە دەبێتە هۆکارێک بۆ بەرزبوونەوەی ئاستی زانستی قوتابی و بارگرانی دارایی لەسەر قوتابی و بە خێبکەری قوتابی سوکتر دەکات. فێربوون و پابەندبوونی قوتابیانە بە یاسا و ڕێساکان و پاراستن و دەرنەچوونە لە ئاداب و عورفە کۆمەڵایەتیەکان. قوتابی کاتێککە دەچۆک ناو کۆلێژ دەیبینی ئەو باری دارایی تەواو نییە یەکێکی تر باری دارایی تەواوە جلوبەرگێشی هەر ڕۆژێ بەنەوە جلوبەرێک داهاتیوەندێک کێشەیەکی دەرونی قوڵی لە ناخی قوتابیەکەدا دروست دەکرد بۆ یەکپۆشی دەتوانی بڵێن بڕیارێکی تەندروستە بەتایبەت لە بۆ ناوزان کۆپەی ماگەکان چکە وا دەکاتن کێشە کۆمەڵایەتی و دەرونیەکان کەمتەوە و وەختی قوتابی بگەڕێتەوە وە قوتابی سەرقاڵ نەبیتن بە دۆزینەوەی جلوبەرێک بەگەڕان لە مۆڵ و مارکێتەکان لە مارکەی باش لە ئەوەی سبەینێ نمایشی خۆی پێ بکاتن لە ناو کۆلێژ بەڵکو بە یەکنەوە دەستە ناو کۆلێژ و هەمویان هەدەفیان بەدەستێنانی زانست و زانیاریە. ئێمە کوڕەخلای قوتابیانی کوردستان پێشوازی لە بڕیار یەکپۆشی دەکەین لە زانکۆی سەلاحەدین و هیوادارین کە ئەگەر شەکە بەرەو پێش بچێ لە زانکۆکانی تریش بڕیاری لەسەر بدرێ بەمەرجێک کە ئەم بڕیارە نەبێتە هۆی بارگرانی بەسەر قوتابی هەژار بەدایبەتی چونکە ئەوەی کە هەڵگیراوە لە بۆ بڕیار یەکپۆشی ئەو دروشمی هەڵگیراوە ئەوەیە کە نەهێشتنی جیاواز چینایەتیە بەڵام ئەوە تاکە هۆکار نییە بۆ نەهێشتنی جیاواز چینایەتی پێویستە بڕیارەکانی تریش بدرێ و بڕیارەتری بەدووادا بێ بۆ نەهێشتنی جیاوازی چینایەتی. دابەزینی ئاستی زانستی قوتابیان و زۆربوونی دیاردەی چینایەتی لە نێوان قوتابیانی زانکۆ هۆکار بوون بۆ ئەوەی سەرۆکایەتی زانکۆی سڵاحەدین بڕیاری یەکپۆشی بۆ قوتابیانی سەر بە زانکۆکە دەربکەن. زانکۆی سڵاحەدین بە گەورەترین زانکۆی حکومی لە هەرێمی کوردستان دادەنرێت و زیاتر لە 25,000 قوتابی لە 15 کۆلێژی سەر بەو زانکۆیە دەخوێنن. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.